بەڵێ بەرزان لە حاجی ومەران دوا خالی سنووری نێوان باشووری کوردستان و ڕۆژهەڵاتی کوردستان بێگومان لە جەوەیەکی فێنەکە لەم هاوینە گەرمایە لێرە ئێمە بابەتێکی گرنگ پرسێکی گرنگ خواستێکی گرنگی ناوچەیەکی زۆر گرنگی کوردستان دابێژەکەین لە حاجی ومەران و لە ناوچەی باڵەکاتی لە سنووری قەزای چۆمان کە بێگومان لێرە سمێلان گەلاڵە و قەسرێ و حاجی ومەران دەگرێتەوە و سنتەری قەزای چومان لەگەل نزیکە 150 گوند ئەمە ناوچەیەکی ستراتیجیکە لە ڕووی ئابووری لە ڕووی مێژووی جوگرافیوە و ئەم ناوچەیە لەبەر ئەوە جوگرافیەکی گرنگی هەیە لەبەرەوە دەڤەرێکی گرنگە هەمیشە ئەم دەڤەرە بێگومان قوربانیەدا ئێستاش لەگەل بێ بەردەوام لەلایەن تۆپخانەکانی کۆماری ئیسلامی ئێرانەوە و فڕۆکە جەنگیەکانی تورکیاوە تۆپباران دەکرێت چیایە قەندیل و ئەم ناوچەیە بەگشتی تا دوێنێش ئەم ناوچەیە تووزێک لە منەوە دوور تۆ باران کراوە ئێمە هاتین لێرە باسیەوە بکەین ئایا بەقەدەر پێگە ستراتیجی و مێژووی و نەتەوەی و قوربانیدانی خەڵکی ئەم ناوچەیە خزمەتی ئەم ناوچەیە کراوە خزمەتی خەڵکی ئەم ناوچەیە کراوە قوربانیدانی خەڵکی ئەم ناوچەیە وەکو پێشمەریەکە لەناو هەموو شۆڕەشەکانی باشووری کوردستان لە شۆڕەشی ئەیلۆل لە شۆڕەشی گوڵان لە شۆڕەشی نوێ لە هەموو تەفگەرەکانی باشووری کوردستان بەشی شێریان بەرکەوتەوە لە قوربانیدان لە پێشمەرگایەتی لە بەخشینی خوێن ئایا بەقەدەر ئەو حەجمە قوربانیدان و ئەو حەجمە دلسوزی وەفای خەڵکی ئێرە بۆ کوردایەتی خزمەتی ئەو ناوچەکراوە بەڕێزان بێگومان دەواازەیەکی ستراتیجیکی نێودەوڵەتی سنووریشەیە دەواازەی حاجی ومەران ئێمە هاتوین لێرە لەگەڵ خەڵکی ئێرە لەگەڵ بەرپرسە ئیداریەکانی ئێرە بەجددی باسی کێشەکانی ئەم ناوچەیە بکەین کە چی بکرێت بۆیە ئەم ناوچەیە زیاتر ببوژێنرێتەوە بێگومان ئەم ناوچەیە کۆمەلێک ساخلات کۆمەلێک فاکتەر و بنەمای زۆر گرنگ هەیە ئەکرێت لە ڕووی ئابووریەوە ئیسیفادە لێ بکرێت ئەکرێت لە ڕووی مێژوویشەوە لە بەراوە لێرە شوێنی سەرکردەکانی کورد بووە ئێستاش لە پشمنەوە ماڵی مەڵە مستەفا ڕابەری شۆڕەشی ئەیلۆنی لێیە بێگومان کە هاتم خەڵکی ئێرە بە منیاندوت ئەوە ماڵی ئەو بووە لێرە بووە باشە بوو تا ئێستا ئەو شوێنە نوژە نەکراوەتەوە نەکردوێتە هێمەیەکی نەتەوەی بۆیە خەڵک سەردانی بکە ینی ئەم شتانە زۆر گرنگە لە بەرەوە کرد لە پاشە ڕۆژە خەڵی بێمە بڵێ چون بزانین ئەم ناوچەیەکی قوربانیدا ئەڵێن ئەوەنە ئەوە ڕەمزی قوربانیدانی ئەم ناوچەیەنە ئێمە هاتوین لەگەڵ ئەم خەڵکە باسیەوە بکەن کە چی بکرێت بۆ ئەم ناوچەیە زیاتر لە هەموو ڕۆیەکەوە گەشە پێ بدرێ و گەشە بکا و خەڵکێکە ئێدی بەحەسێتەوە ئێدی دەنگی تۆپ و تەیارە لە گیان بێتە دەرەوە بەردەوام قوربانی نەدا کوچاریەکانی ئەم ناوچەیە بەردەوام نەبنە ئارمانجی تۆپەکانی کۆماری ئیسلامی ئیران و نازانم فڕۆکەکانی جەنگی تورکیا حتا لایەنە کوردستانیەکانی پارچەکانی تری کوردستان ئەیدی لێبگەڕێن خەڵکی ئێرە بە ئارامی بەحەسێتەوە ژیانی خۆی بگوزارێنێ بۆ ئەمە بەستەش میوانداری بەڕێزان ئەحمەد قادر قایمەقامی قەزای چۆمان هەروەها ئەندازیار خۆسرەت سادق بەرپرسی فەرمانگەی چاکردنی و پاراستنی ڕێگاوبانەکانی سۆرهان تابانیەکێک لە مشکلەکە هەمووی کوردستان بەڕێزان مشکلەی ڕێگاوبانە مشکلەی ئێرە شێکێک لە مشکلە سەرەکەن کاتم مشکلەی ڕێگاوبان ئێمە بەجددی باسی ئەو پرساکەین هەروەها مەسعود باتێلی سەرپەرشتکاری کۆمەلگای گومرگی دەواازەی سنووری نێودەوڵەتی حاجی ومەران لەگەڵ کۆمەلێکی ڕیسپی و کۆمەلێک گەنجی بەڕێزی ئەم ناوچەیە ئێمە هیوادارین پێکەوە بە شێوەیەکی بابەتیانە باسی کێشەکانی ئەم ناوچەیە بکەن بە خێرهاتنێ مولایەکەکەم کاک ئەحمەد لەبارەسەنەوە دەست پێ بکەم ئەوەی وتم مشتێک بوو لە خەرمانێک لەسەر دیرۆک و لەسەر پێگە و لەسەر قیمەتی ئەم ناوچەیە و خەڵکی ئەم ناوچەیە بۆ وەکو پێویست خزمەتی نەکراوە ئەوەی ئەمڕۆ بە چای خۆمان بینی وەکو پێویست نەبووە دیارە ناوچەی باڵەکایەتی و قەزای چۆمان لە چوار ناحیە پێکدەوەک جەنابەت باست کرد و 283,000 دۆنمی زەویە ڕوبەرەکەی و دەتوانین کە باسی قەزای چۆمان و دەڤەری باڵەکایەتی دەکەین ناکرێت لایەنە مێژووی ئیداری و خزمەتگوزاریەکان قۆناغەکان قۆناغبەندی بکەین دەتوانین بڵین دیارە ئێرە مەکۆ و پێگەی شۆڕشی ئەیلول بووە و خەڵکەکەی قوربانیەکی گەورەی داوە هەم وەک بەشدار بووە لە شۆڕش و لە بەرخۆدان هەمیش خزمەتی پێشمەرگە و خزمەتی شۆڕشی کردێ لە ئەوەش وای کرد کە لە شۆڕشی ئەیلول ئەو دێ مەسەرێ وای کرد کە شۆڕشی ئەیلول یەکێک لە دەستکەوتەکانی 11 ئازاری 1970 بە قەزاکردنی چۆمان بوو بە قەزاکردنی دەڤەری باڵەکایەتی بۆرەکە ئەحمە لە بیرمەوە بڵێم تەبەن بەرزان بزانیاریتان بەیاننامەی 11 ئاداری 1970 کە بەیاننامەیەک و وەرچەرخانێکی زۆر گرنگ بوو لە بینی حکوومەتی ئەوسا عێراق و شۆڕەشی کورد ئەها لێرە ئابزانام لە سنتەری چۆمان ئەو بەیاننامە ڤاژ کراوە بەڵێ دیارە یەکێک لە دەستکەوتەکان لە دوای ئەوەی خەڵک لەو شۆڕشەدا بووە ئێرە پێگەی شۆڕش بووە
دەسەڵاتی شۆڕش سەرۆک بارزانانی کە سەرکردایەتی شۆڕشەکەی دەکرد لێرەوە بۆ ئەوەی بەشێک لەو خزمەتەی ئەو ناوچەیە ئەو بکات یەکێک لە دەستکەوتەکان بە قەزاکردنی ئەو ناوچەیە بوو ئەوەش بۆ ئەوەی بووکە خزمەت گوزاری پێشکەش بەو ناوچەیە بکە بۆی بتوانیت لە ڕێگای بە ئیداریکردن و وحدەی ئیداری قەزا بتانی خزمەت گوزاری بە ناوچەکە بگەێنێت تەنها لەو کات یەک ناحیەی هەبوو لە ساڵی 75 ناحی حاجۆمەرە دامەزرا و دواتر ناحیەکانی دی دامەزران کەواتە دەتوانین بڵێن لە هەفتاوە بیر لەوەی کراوە خزمەت گوزاریەکان دەست پێ بکات لەو ناوچەیە وای کرد تا ئێستا لاسی پێویستدانە وای کرد ئێستا باز دەکەین زۆر شت کرایە و زۆر پرۆژەی گەورە و خزمەت گوزاری گەورەش پێشکردکە بەڵام لەوانەیە لە ئاستموعی ئێمە و خەڵکی ناوچەکە بەگشتی نەبیت و تموح و خواستی ئێمە زیاتر بکرێت لەوە لە ئاستی تموحی خەڵکدا بێت دیارە ئێمە وەک باسم کرد لە ساڵی 75 دوای نسکۆی شۆڕش و ئاوارە بوون لە 75 تا 83 لە دەوڵەتی عێراق کە خۆی مەبەستی نەبووە ئاوەدانکردنەوە بگاتە ئەو ناوچەیەوە خزمەت گوزاری پێشکەش بکە بەڵکو لە 1970ەوە تا 1970 دەستی بە ڕاگواستن و کاولکاری بەهۆی شۆڕش دەستپێکردنەوەی شۆڕش دەستی پێکرد و کاولکاری و ماڵوێرانی و گوندەکانی بە یەکجاری خاپەوە لە زۆر ناوچەکانی کوردستان ڕووداوە بە کاتی ئێمە زیاتر بەوە نەڕوە ئازانی ئێستا ئەجازە بدەکات خەکار ئەزانی ئەمە مەرحەلەکانی ئەوەی دەینە دوێ کاولکاریە ساڵی 1991 ساڵی 1990 کە ڕاپەڕین دەستی پێکرد و ئەوە بۆ ئێمە دەستی پێکرد حکوومەت لە ڕێی بدایەتی لە ڕێی منەزەما دواتر حکوومەتی هەرێم بەو داهاتی کە هەیبوو پێش 2023 زۆر پرۆژەی کردن لەوانە ڕێگای ناحیس میلان لە سەردەمی پێش 2023 کە بوو جل لەوە دابین کرا لە 2023 پرۆژەی زۆر کرایە دەتوانین بڵێن لە بواری ڕێگاوبان نەخۆشخانە قوتابخانە یعنی لەو بوارە کارەبا تەنها لە بواری قوتابخانە و بنکەی تەندروستی و ڕێگاوبان و ئەوە 116 ملیار دینار لە سەدا چەند خزمەت گوزاری بۆ ئەم ناوچەیە دابین کراوە بەو پرۆژانە بەپێی زیاتر لەوەی بەپێی حەزمی دانیشتوان لە حەزمی دانیشتوان خزمەتی ناوچەکە و گرنگی ناوچەکە و استراتیژیی ناوچەکە زیاتر لە بەرچاوگیرایە لەوەی زیاتر خزمەتی ئەو ناوچەیە بکرێ 116 ملیار تەنها لەوە 12 ملیار چکە ئەو ناوچەیە بە کاملی خاپور کراوە ئەگە تەماشە بکەی ئەو ڕێگاوبانانە بەشێکی ڕێگاوبان حەسکەری دروستکرابوون ئێستا بەشی هەرە زۆری گوندەکان ڕێگاوبان چووە بەشی هەرە زۆری تۆڕی کارەبای 12 ملیار دینار تۆڕی کارەبایی بۆ گوند و شار و شارۆچکان ڕاکێشرایە یعنی ئەمە دەڵێم لە ئاستخواستیمەنیە لەوانەیە خواستی ئێمە زیاترە بەڵام لە چاو ئەو وێرانیەی بەسەر ئەو ناوچە ناوچەیەکی قەدەغەکراو بوو لە پاش 1970 یعنی هیچ ئەوەی ئاوەدانیە بەو ناوچەیەوە نەما ئەحمەد دێمە لای تۆ کەواتە ئەو ناوچانێکە قوربانیان داوە دەبێت زیاتر خزمەتی ئەو ناوچانە بکرێت بەرحاڵ کاک خسرەت لێرە ڕێگایەکە پێڵێن ڕێگای هامڵتۆنی تر پێش دەیان ساڵ بە خێر و خیاو ڕێگای دروست کردووە ڕێگاوێک و خۆی ماوەیە گەر وێرانتر نەبووە ئەمڕۆ هاتی ناوجو سایدی لە چۆمان دێتە بۆ حاجی ومەران هێشتا هەرچاک نەکرد ئەوە چەند ساڵ ئەم جوسایتەوەیە ڕێگایەکی نێودەوڵەتیە ڕۆژانە بەدەیان و بە سەدان سیارەی باڵ هەڵگر و ئەویتر هاتوو چی تایکەن بوو ڕەوشەکە بەم شێوەیە زۆر بەخێر بین کاک زۆر سپاس توش خێراتی بەنسبەت ڕێگای دووسایدی ئەمن بەرپرسی فەرمانگەی چاکردنەوە و پاراستنی ڕێگاوبانم دروستکردنی ڕێگا لە بەرنامەی مەدانیە و لەوانەیە معلوماتی دقیقم لەسەر دروستکردنی ئەو دووسایدیە نەبیتم ئەنی بە دوواداچونتان نەکردو ئێوە کە بەرپرسی چاکردن زانکە لە بەرابەتی خۆمان لە وەزارەتی ئێمە ئەو وەزارەتی ئێمە دابش دەبیت بوو چەند بەڕێوەبەراتیەک لەناو ئەوانەی کە پەیوەندی بە ڕێگاوبانەوە هەیە دوو بەڕێوەبەراتین کاک هەکار بەڕێوەبەراتیەک ڕێگاوبانە بەڕێوەبەراتی ڕێگاوبان کاری دروستکردنی ڕێگاوبانە کە ڕێگاوبان دروست کرا کوتایی پێهات ئەرکی ئەوان لەسەر ئەم ڕێگایە بە کوتا دێتن کەواتە ئەرکیەوە پاراستنی ئێمە چاکردنەوە و پاراستنە پاشی کوتاهاتنی زۆربەی هەرە زۆری ڕێگاکە خراپە و تاسەیە و یەکسایتە و حتا ئیشارەتی مرۆریشتیان نەدانراوە مەبەست ڕێگای بینێوان چومان حاجی ئەم ڕێگایە بەگشتی هەر لە سۆرانە تەبەن لە ناوچەی سۆران گشتی ئێمە باسی ڕێگاکانەکەین لە سۆرانە بە گشتی ڕێگاکان خراپن بەس باسی هێرەکەم بە لێرەوە دەست پێ بکەین کاکار ڕێگاوبانی دەوەری سۆران تقریبا ناتوانم بڵێم ڕێگای پێرفێکتن زۆرێک لەوانە ڕێگای زۆر باشن و بەشێکی هەرە زۆرتریان ڕێگای باشن پێت وایە هەرە زۆرتریان ڕێگای خراپن بەدیدی من هەموو یەک سایتن فەرمو حاجی ومەران و گەلی عەلی بەک وەرە خارەوە تا دوایی ینی هاتوچی ڕۆژانە ئەمڕۆ لەوێ هاتووین کاکار پلانی وەزارەتی ئێمەوە بوو
ئەگەر ئەو قەیرانە ڕۆی نەدا بە هەتا ساڵی 2030 بە گوێرەی پلانی دایرەی وەزارەتی ئێمە ڕێگای نێوان زۆربەی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان دەبی بکرا بە دووسایدی بەڵام ئەو قەیرانە کە ڕۆیدا بخۆش ڕێگاوبان پرۆژەی مکلفن پرۆژەکانی گەورەنە پارێ پێش قەیرانەکە بوو بیر لەوە نەکراوەتەوە ناوچەیەکی گرنگە گەشتکاریە خەڵک سەردانیەکە کاکەوە ئەوانە هەر هەمویان دیزاین کراینە و بەشێکان لە حالەتی جێبەجێکردندا لەگەل ئەو قەیرانە ڕاوەستان نمونەیە هەرە بەرچاویش ڕێگای چوان حاجی عومەران ئەو دووسایدێ بوو کە ڕاوەستا ئومێدەکە دەست پێ بکاتەوە پرۆژەکە من پێم وانە بەو زیانە دەست پێ بکاتەوە پرۆژە بەس ئەو ڕێی کە هەیە ئەوەی کە قەدیمە ڕێی هامڵتۆن کە هەیە پێم باشە هەندێک معلومات ئەگەر ئەم ڕێ ئێستا کە جەنابەت پێداهاتی ڕێگای نێوان چومان حاجی عومەران طبعاً ڕێگایەکە وێران بووە بە معنای کەلیمە ڕێگایەکە تێک شوە وێران بووە هۆکاری سەرەکی ئەم ڕێگایە ئەوە بوو لەبەر ئەوەی دووسایدی چومان حاجی عومەران دەستی پێکرد بە جۆرێک لە جوورەکان ئەم ڕێە ئێهمال کرا ئێهمال کرا هەند لە چەند بەشێک ڕێگاکە تاقاتع کرا ئەم ڕێیانە تێک درا یان لە زۆربەی شوێنەکان کە جەنابەت ملاحەزایەکەی ماواتێکی زۆر هاتیتە سەر شۆڵدەری ڕێگاکە خۆی هۆکاری نەپاراستنی ڕێگا شۆڵدەرێکی خراپە لە زۆر شوێن تو ئەبینی تەنیشتەشانە مەجای لادانی سیارە نیە لەبەر پرۆژەی نوێ پرۆژەی دووسایدی ڕێ قەدیمەکە شتێک چووە شوێنێکی کەم چاک بکرێت شوێنێکی زۆر خراپ کراوە نه پرۆژەی دووسایدی گەورەتر بوو لەو پرۆژەی کە هەبووی ئەوەش نەکرا ئەوی تریش خراپ کرد ئەخر ئەویش خراپ بکرە بەس ئێستا لە بەرنامەی ئێمەدا هەر ئەو ساڵە ئەمە تقریبان بە هاوکاری کاک مەسعودوان و کاک ئەحمەد نزیکەی 4 کەش دەرخستەمان بەرز کردیتەوە لێکێک لەو دەرخستانە ئێستاوە خەریکە هەفتەی دادێت بالتأكيد هەفتەی دادا کەویتە واری جێبەجێکردن نزیکەی 3500 متر مربع سیانە چاکردنەوەیە لە دوو ئەوەی پرۆژەیەکی دیکە هەیە نزیکەی 800 میلیۆنە ئەویش موافقە کرا لە وزارەتی مالیە لە تەندەرینگدا چیتە پارێزگا کەویتە بواری تەندەرینگ ئەنی تەواو ئەمە جێبەجێ دەکرێت ئەوە بەڵێنێکە دراوە لە وزارەتی مالیە کە خەڵک گوێ لێگری ئاگادارە دەربردرایە تەنها ئەوە ئیزراعاتە ڕێکارەکانی کە پێویستن لە بۆ دەستپێکردنی ڕێکارەکان مایە ڕێکاری دەستپێکرد بەو هیوایە ئەو ڕێکارانە زیو جێبەجێ بکرێن بەڵێ کاکی مەسعود بەڕێستان وەکو سەرپەرشتیاری کۆمەلگای گومرگی دەواازەی سنووری نێودەوڵەتی حاجی عومەران کە ئەمەیە ناوچەیەکی زۆر گرنگێرە ئالوگۆری بازرگانی تا دەکرێت ئەوەی تێبینی دەکرێت نەک لێرە لە هەموو دەواازە سنووریەکان باشماغ پەروێزخان لە ئیبراهیم خەلیل و لێرەش بکرا ڕێگاکان وەکو پێویستینە چیتان کردووە هەریش نەبێ ئێوە لێرە یارمەتی لاینە فەرمیەکان بدەن بۆ ئەم ڕێگای چاک هەر بۆ خۆتان باشە سیارەکان بە باشیات و چوەکەن بەناوی خۆی گەورە و میهرەبان زۆر سپاس بۆ ئەم بەرنامەیە سپاس بەڕێز حقیقەتەن ئەم دەڤەرە لەبەرەوەی دەواازەی نێودەوڵەتی حاجی عومەرانی تێدایە دەواازەی نێودەوڵەتی حاجی عومەران و هەموو دەواازەکان کۆلگای کە ئابووری بەهێزی وڵاتن بەنسبەت دەواازەی نێودەوڵەتی حاجی عومەران ئەگەر لە سەرەتای دروستبوونی و دەست بەکاربوونیەوە ئەگەر لە ساڵی 2008ەوە کە بە فەرمی کرا قۆناغ بە قۆناغ ساڵ بە ساڵ چاولێ بکەن ینی پەرەسەندن و گەشەکردنێکی باشی بەخۆیەوە بینە ینی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی دارایی ئابووری گرنگێکی زۆر بۆ دەواازەکان کراوە چونکی دەواازەکان بە شێوەیە گشتی بە شێوەی 24 ساعتی کار دەکەن چ لە ڕووی بازرگانیەوە چ لە ڕووی گەشتیاریەوەیە ینی ئەگەر ئێستا بەراوردێک بکەین لە نێوان حرەمی کۆمەلگای دەواازەی نێودەوڵەتی حاجی عومەران بە هەموو بیناکانەوە بەژێر ساختەکانەوە بە شوێنە گشتیەکانەوە لەگەڵ ساڵانی ڕابردوو قۆناغ بە قۆناغ باشتر بۆ بەرەو پێش چوویە ینی حکوومەتی هەرێم هیچ دەرێغی نەکردووە بەنسبەت دەواازەی نێودەوڵەتی حاجی عومەرانەوە هەرچی پێویستیەکمان داوا کرد بێت ئەم دەواازەیە خاوەندەهاتە ئەم ناوچەیەش ئەم ناوچەیە لە بەشێک ئەن لە داهاتی ئەم دەواازەیە مەفامەندبوونە لە تەعینات و لە خزمەتێنی ڕێگابانەکان بوونمونە ئێوە یارمەتیەوەدا بەڵێ بەنسبەت ڕێگاوبانەکان حقیقەتەن ڕێگاوبانەکان شادەمارێکی سەرەکی نەحقیقەت ینی گرنگیەکی بێسنوور لە ژیانی مرۆڤایەتیدا هەیە و پەیوەندێکی ڕاستەوخۆ بۆ پێشکەوتنی کۆمەلگا بێگومان چونکە تاسیرێکی ئیجابی دەبێتن لەسەر پێشکەوتنی هەموو بوارەکان و سکتەرەکان چه ئابووری بێ گەشتیاری بێ کەلتوری بێتن وەرزشی بێتن تاسیرێکی زۆر ئیجابیایی بە حکمی ئەوەی کە ئەم دەڤەرە دەواازەی نێودەوڵەتی حاجی عومەرانی تێدایە و گەشتیاری و چالاکی گەشتیاری و ئابووری و بازرگانی ڕۆژانە تێدا ئەنجام دەدرێتن بە دڵنیاییەوە ڕێگاوبانێکی باش تەسیرێکی ئیجابی لەم سنوورە دەکاتن چ لە ڕووی جوڵی نەبووە ئەم ڕێگا خراپە تەسیری سلبی نەبووە کە حقیقەتێک یانیەوە حقیقەتێک کۆست بووە سەخت بووە بەڵام بڵێ دەواازەکە ڕاوستا بێتن ینی بە بەردەوامی نان کردو هەوڵەکانی ئێوە چی بووە لە گەلایەنە پەیوەندیدارەکان کە کۆتواڵی شادەماری بنیەت تەحتی
هەر وڵاتێک ڕێگایەکی باشە. بەڵێ بۆ ئەمە بەستە بە ڕێزان جنابی قای مقام و کاخۆسرێت باسییان کردیانی لە پلانی ساڵی 2011 پارێزگای هەولێردا جووتسایدی حاجومەران هەولێر دەستی پێکرد بوو لە قۆناغی یەکەم حاجومەران چۆمان بوو کە نزیکەی 56 میلیاردی بۆ تەرخان کرابوو. یعنی وەکو هەنگاوێکی پێویست نڕا بەڵام لە دوایەوەی کە ئەم قەیرانە دەستی پێکرد تەسیرێکی نەکرا ئەو پارا سەرف نەکراوی تو ئیشکرا بەشەکەی ترماوە لەبەر قەیرانی دارەوە بەشێکراوە ئیشی پێکراوە. بەڵێ ئەوە برادران ڕەنگە بتوانن باشتر وەڵامی بدنەوە بەڵام بە نسبەت ئێمە وەکو دەواازەی نێودەوڵەتی حاجومەران بە ڕێزانش ئاگادارن ئێمە چەند جار هەموو ساڵێ لەبەر ئەوەی ئەم دەڤەرێکی شاخاویە بەفر و بارانێکی مستەمری لێ دێتن جادەکان زوو خراپ دەبن ینی جادەکان پێویستی بە تەرمیمات و چاکردنەوەی زۆرە ئێمە چەندین دەرخستەمان زەحمەت نەبێت با وەڵام بدەمە ئێمە چەندی دەرخستەمان لە وەزارەتی دارایی ئابووری کردووە دەرخستە هەبووە بە 100 میلیۆن هەبووە بە 90 میلیۆن هەبووە بە 60 میلیۆن بۆ ئێستاش یعنی ئێمە موافقەکێمان وەرگرتووە لە وەزارەتی دارایی ئابووری نزیکە 63 میلیۆنە بۆ چاکردنی ئەو کەندوکورانێک لەم ڕێگایە هەو لە ناو دەواازەی حاجومەران. بەڵێ کاکی مەسعود دەگەرمە وڵاتان پێم باشە ئەم خەڵکیش قسە بکەم مایکێکە لە لای چییە؟ ئەیکە بە کورتی فەرموو خاڵە فەرموو قسە بکە نزیکی دەمکەیتەوە مایکێکە تەواوە بە خێراتنی میوانە بەڕێزەکان دەکەم ئەمن وەکو مختاری گوندی ماوەتان گوندەکەمان لەوانەیە بە 300 ساڵ دەبی هەیە تاوەکو ئێستا ڕێگایە چوامان نییە پێدا بچینەوە ناوگوند چەند جاریش قەولیان پێداوین کە بێن لە بۆمان چاکەن هەتاوەکو ئێستا هیچ شێشی یعنی بەکردداری نهاتوونە بەس بە بەڵێن هاتوونە کە لە بۆمان چاو کاتێککە ئینتیخاباتە احتیممالا لەو کاتە نهات بەخواز ئەو کاتانەیە و کاتی خۆش ڕێگاشتان نەکردووە کە بوو بەڵێ نەدەن و جێبەجێ ناکەن ئەخا بە گوێرەی گۆڕینی مەسەن بەرپرسەکانی ئێرەکانەیە گۆڕین تەسیرێکی ایجابی ببوورە بوون منە کاتی خۆی کاگە دوێر لێرەکانە بوو لە جێ کاک مەسعودی ڕێمە بەوێدا بوو کە ئەو کۆمەلگای دروست کرا ڕێگایە کەمان قەتح کرا هەتا ڕێگای شلەخەجیەکان کە دەچنەوە کەناڵی ئەو ڕێژ هەر قەتح کرا قرار و بێدا بڕۆنەوە. بەڵێ خاڵە ئەو پرسیارین بە کورتی گۆڕینی بەرپرسەکانی ئیداری لێرە ئیجابی بووان سەربی بوو بۆ مانتەقەکە وڵا باش نەبوون یعنی بۆ مە زەرەر بوو بۆ ئەو بەرزە تاوە بە کورتێکە سەرنجی خوتان بڵێن ئەم کاتتان باش بەخێراتنی کەناڵ 24 دەکەم بەخێراتیوانە بەڕێزەکانش دەکەم من وەکو خوێندکارێک و دانیشت و گەنجێکی نای حاجومەران دەمەوێت کۆمەڵێک شتە کە دەری بخەم بەڕاستی ئەو شتانە تاکو ئێستا بەڕای من نەگەشتن لای بەرپرسەکان بە شێوەشی جدی تایبەت بە خزمەتگوزاریەکان بێ پرسیارەکەمان ڕاستی بەڕێز کاک ئەحمەد دەکەم کاک ئەحمەد وەکو پێشتریش بەڕێبەری نای حاجومەران بوو چەند ساڵێک لەمەوبەر سەرڕای کە ناوچەکەمان ناوچەیە کە کۆمەڵک تایبەتمەندی هەیە ناوچەیەکی گەشتیاریە ناوچەیەکی کوشتکواڵیە و ناوچەیەکی تیجاریشە بەڵام ئێستا وەکو بنکەی باری فەرماگەی باری شارستانی لە ناحیەکەمان نییە بنکەیەکی کوشتکواڵ لێ نییە کە زۆر پێویستە لە کاتێکە دەواازەیەکی نێودەوڵەتیە پێویستە بێ ئەسلن لە بەرزایر بەڵێ ئەمانە کۆمەڵێک شتن بەڕاستی کەم کورتی هەنە لێرە ئێمە وەکو دانیشتوانی گوندی حاجومەران داوای ئەو شتانە دەکەین کە بە شێوەیەکی گشتی چارەسەری پێویست بەم شتانە بدۆزنەوە بەڕاستی کۆمەڵێک چەند ساڵە ئەم کێشانە بەردەوام بەڵێ سپاس بۆ تۆ هیوادارم پرسیارەکان دووبارە نەبنەوە پرسیاری بێژگە لە فەرموو سپاس پێشەشی بە خێراتنی کەناڵی 24 دەکەم بەخێر بێن سپاسام سپاس بۆ ڕێخستنی ئەم بەرنامە جوانەیە وڵی من نازانم لە چ کەم کورتێکی ئەم ناوچەوە دەست پێ بکە ئەوەی کە پێت باش دووبارە نەبێ ناوێکی گەورە شارۆچکەیەکی وێران گەنجانی ببوورە گەنجەکانمان لە هەموو ڕێکەوە بێبەشن لێرە بەڵێ گەرنگترین پرسیارەکان بڵێت تکایە کاتمان زۆر لە ڕووی خزمەت گوزاری تاکو ئێستا بنکێشی تەندروستی لێ نییە هەروەکو سەیدەلەیەک دەچێ جادەکانمان جادە و بانەکانمان هەر سەردەمی هاملتۆنن بەڵێ نایە حاجومەران تاکو ئێستا هۆڵی بۆنەکانی بۆ نەکراوە کە زۆر زەرورە بەڵێ لەم ناوچەی حکوومەت هیچ بەیاخی پلانی نییە بۆ پەرەپێدانی گەشت و گوزاری و پەرەپێدانی کەرتی کشتتوکاڵ بەڵێ سوپاس دەکەین گرنگترین پرسیارەکانت گەیشتن کێ بۆمان قسەکاتەوە بەڵێ تکایە ناوچەکانی تریش بەس باسی حاجومەران نەکەین بە سنوورێکی گشتیەکەین باسی سنوورێکی گشتیەکەین کاگ ئەحمەد جەنابەت جەمیلی نای حاجومەران بووی پێشتر ساش قایم خامی قەزای چۆمانی چت بۆ حاجومەران کردو ئێمە دڵمان پێخۆش بێ
ئێستا و بەرنمەیە دەکرێت لە ماڵی هاوڵاتێک دانیشتوینە ینی شوێنێک نیەمە لی دابنیشین گەنج دانیشیان میوانێک دێ دڵت پێ خۆشێ بسی بڵێ ئەوە لە نایەکەماندا هەیە کاک خسرە و جەنابتان وە بزانم بەرپرسی چاکردنەوە پاراستنی ڕێگاوبانی ئێمە هیچ زاد ڕێگاوبانێکمان نییە تا جەنابەت بێ چاچی بکەوە لەبەر ئەو جادێک کە هەمانە جادەیەکی وێران و هەری سەردەمی هامڵتۆنە کاک مەسعود جەنابەت زیاتر لە 6 ساڵە بەڕێوەبەری کۆمەلگای نێودەوڵەتی حاجی عومەرانی چت بۆ ئەم ناحیەیە کردووە کە لە ئایندەدا دڵمان پێخۆش بیان جەنابەت دڵت پێخۆش بێ لە شوێنێکی وا بوومە شتێکم بۆ ئەم ناحیەیە کردووە جێپەنجە دیار بەڵێ سپاس بەرز پرسیارەکەت کاک ئەحمەد لەبەرەی سەنەوە دەست پێ بکەین ئەگەر لەبیرت بێ پرسیارەکە ئەگەر ئەمێن ئەوەکان دیکەش جواب دەمەوە بە کورتی ڕێگای جوسایدی هەولێر حاجۆمەران پرۆژەیەکی استراتیژی گرنگ بوو و بەشێکی زۆری ئەو پرۆژەیە تەواو کرا هەتا دەتوانین بڵێن هەتا دەشتی هەریر پرۆژەکە تەواو بووە و بەشی چۆمان حاجۆمەرانیش ئیشی تێدا کرایە بەڵام بەهۆی قەیرانی داراییەوە وەستاوە و پرۆژەیەکی استراتیژیە و ئێمە ئێستا سەرقاڵی ئەوەین ئەو ڕێ کۆنەی تعمیرکەینەوە و هەوڵ دەین ڕەزامەندی بە شێوەیەکی قۆناغ ڕەزامەندی جوسایدەکەش وەرگین بە شێوەیەکی قۆناغ بە قۆناغ چەند ساڵێکیش بی بە گوێرەی ئەو داهاتەی کە دەبی بە گوێرەی ئەو پارەی حکوومەت هەیەی باردۆخی دارایی حکوومەت بیتۆلەوەی بە قۆناغیش بێ ئەو جوسایدە بکرێ و ئەوەی ئێستاش کە هەیە ئەوەش تعمیر دەکەینەوە هاوڵاتی گلێ هەبووتی گۆڕینی بەرپرسەکان خاڵێکی ئیجابی نییە ڕێگای خۆی ئەمە بەپێی داهاتە کە پێشتر بودجە هەبوو بودجە دەهات بەپێی دانیشتوان دابش دەکرا بەپێی ڕێژەی دانیشتوان دابش دەکرا لەوانەیە زیاتر ئەو باسم کرد ئەو ناوچەیە گرنگی زیاتریشی پێدرا لە ناوچەکان ناوچەی شۆڕژ بووە ناوچەی کاولکاری و تێکچوونی گوندەکان و بە تەواوی خاپور کرایە زیاترش ئەو گوژمانەی باسم کردن ئەگە بێ مقارنە بکەی لەگە شوێنەکانی دیکەکە خراپ نەکراینەوە کە دووچاری کاولکاری نەبووینەوە لەوە ئەو گوژمەیە زۆر حاجی عومەران کە پێشتر بەڕێوەبەری ناحیە حاجی عومەران بوو لە کاتێکا دەواازەیەکی سنووری هەر هیچ نەبێت نەخۆشخانەیەک دەبێتە بێ بنگەیەکی پۆلیس هەبێ لێرە ئەوانە هەیە ئەو لەوانەیە کەم و کورتی هەبی بنکەی تەندروستی هەیە لەوانەیە کەم و کورتی هەبی ئەوەش دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە کادیری پێویست لەوانەیە کادیرەکان لە دوور ڕادێن لە هەولێرە ڕادێن ینی وا دەکا ئەوە کەم و کورتێک دروستکە ئەگەر نا بنکەی تەندروستی هەیە دەکرێت بڵێن کەم و کورتی هەیە بەڵام هەیە دەکرێت دکتۆر لێرە بەڕێوەبەری تەندروستی باسی گەشت و گوزار کرا ئەمە ئێستا بەرنامەمان هەیە لەو پەرەپێدانی کەرتی گەشت و گوزار بنکەی گەشت و گوزاری چۆمان هەبوو ئێستا کە دیتمانە بەڕێوەبەرایەتی گەشت و گوزاری چۆمان و سەرقاڵی ڕێخستنەوەی شوێنە گەشتیارەکانین بەپێی یاسا و بەپێی ڕێنماییەکان ئەو شوێنانە ڕێک بخینەوە و پەرە بە بواری کشتتوکاری بدەین و دەمی هاوڵاتیان بکەین ئەوەی دیانەوێ گەشت ئەوە بکەن دەمی سەرمایهداران بکەین بێنە ناوچەکەمان پرۆژه گەشتیاری گەورە ئەنجام بدەن و ئیش لەسەر بیر لەوای کەنەوەیان ئیشتان لەسەر کردووە ئێدی لە قۆناغی بەجێکردان لە قۆناغی ئەوەدان کە بەجددی خۆی ئەمە هەکار ئەمە بنکەی گەشت و گوزارمان هەبوو کە کردیتمانە بەڕێوەبەرایەتی هەدەفمان ئەوەیە ئێستا دەستمان پێکردیە کۆبوونەوەیەکمان لەگەر هەموو خاوەن شوێنە گەشتیاریەکان کرد لۆی بێن بەپی ڕێنمایەکان مۆڵەتی خۆیان دەرین و ئەوە بکەن لۆی ئەمە زیاتر دامیان بکەین زیاتر پشتگیریان بکەین و پەرە بە بواری گەشت و گوزاری بدەین ئێستاوە لە بەرنامەمانە و پرۆژه گەشتسپاس نزانم ئەو بەرەوەبەری هاتوو ئەوەی توالی گەشت و گوزاری ناوچەکە موجودە لێرە لەبەرەوە لێرە ناشنال پارکیشەیە ئەکرێ بکرێتە ناوچەیەکی گەشت و گوزاری جیهانیش کاک مەسعود سەرنج بۆ تووشە بووە زۆر سپاس بەڕاستی پرسیارەکەی زۆر لە جێگای خۆیدایە من دەمەوێت بەس ڕوونکردنەوەک بدەمیانی بە پێی بەڕێوەبردننی شارەکان و دەوایرەکان هەر بەرپرسێکیان هەر مدیرێکیان قایمقامێک یان مدیر ناحیەیەک سنووری ئیداری تایبەت بەخۆی هەیە من وەکو بەرپرسی دەواازەی نێودەوڵەتی حاجی عومەران بەرپرسم لە چوارچێوەی کۆمەلگای حاجی عومەران لە دەرەوەی کۆمەلگای حاجی عومەران سەلاحیاتی بەڕێز بەڕێوەبەری ناحیەیە یان بەڕێز قایمقامە ئەوەی پەیوەستە بلەناو کۆمەلگای حاجی عومەراندا ئێمە بتوانین دەرفەتێک
بۆ خەڵکی ئەم دەڤەرە بۆ خەڵکی حاجۆمەران برەخسێنین بۆ ئەوەی بتوانن بێن ئەو باسی گەنجەکە هیچ بۆ گەنج نەکراوە لەناو دەواازەی نێودەوڵەتی حاجۆمەراندا تەعینکەن تەوزیف بڵێ من بەسەراحەت بۆ جەنابتان بڵێم لەناو دەواازەی دەوڵەتی حاجۆمەراندا ینی کۆمەڵک دەرفەتی کار هەیە ینی بەشێک تایبەتە بە کارمەندان بەشێکی تایبەتە بە کەرتی تایبەت بەشێکی تایبەتە بە وەکیل اخراج و یاریدەر بەشێکی تایبەتە بە شۆفێرانی بار هەڵگرەکان یان شۆفەری تاکسی یان تاجرەکان ینی هەریەکێک بە پێی هەندێک ڕێنمایی تایبەت بەخۆیە لەو کاتەی باسی دامەزراندنتان کرد من لە ساڵی 2011 لێرەمە لە دەستپێکی 2011 و 12دا دامەزراندن بە دەستی بەڕێوەبەرەکان بوو کە من کە هاتمە ئێرە ئەو کات توانیم 90 نەفەر دەرفەتی تعینات لەم حدودە دروست بکەم لەو 90 نەفرە دەتوانم بڵێم 90% خەڵکی دەڤەری باڵەکایەتی و حاجۆمەرانمان دانا جگە لەوی بەڵام بەنسبەت مثلا شۆفێری بار هەڵگرە یان شۆفێری تەکسیە هەندێک شتەیە ڕاستە لەم حدودە ئیش دەکەن بەڵام پەیوەندی بە سەلاحیاتی ئێمەوە نییە مثلا بەنسبەت دەرفەتی لۆریان تەکسی ئەوە ڕەبط بە وەزارەتی گواستنەوە بەنسبەت تیجارەتیش دەرگای تیجارەت کراوەیە بۆ هەموو کۆمپانیەکان بۆ هەموو بازرگانەکان بێن ئیش بکەن بەڵام هەرچی کەرتی تایبەتیش هەبێتن مثلا ماتعام بێت دووکان بێتن سەرافی بێتن کە بتوانن لەناو ئەم کۆمەلگا خزمەت بکرێتن ئەوە هەموو ئێمە ڕەخساندومانە بۆ خەڵکی سپاس طبعا بەڕێزان سەرنجتان ڕاکێشم ناوچەیەکی گەشت و گوزاریە نە ئوتێلی لێ نەموتێلی لێ نە چێشخانەیەکی سەردەمانە لێ ئەو خەڵکی ڕوو لێ کە چۆن جارێکی دیکە بێتەوە بەرحاڵ کاک خۆسرەت سەرنج بۆ تۆ هەبوو برادەرێک وتی ئاستان ڕێگامان یا تا بێت سەخبێر بکاویتر دوو پرسیار دوو سەرنجیان هەبووە گەری یەکەم وەڵام بدەمەوە بەڕێز مختاری گوندی ماوەتان کاکە مەسلەی ڕێگای گوندەکان ئێوە ئەتوانن یان خەڵکی گوند یان خەتە مختاری گوند داواکاری پێشکەشی نەحیە و لەوێشە پێشکەشی جەنابی قایمقام بکەن دێتە لای ئێمە یان دێتە لای بەڕێوەبەرەتی لە هەولێر ئێمە تیمێکە نێرین دەرخستەیەک ئامادە دەکەین بۆ کردوتانە بەڵێ تا سوپاس کردویان هەتا ئێستا گوندی ماوەتان دەرخستەی بوو من نهاتیە هیچ داواکاریەکە نەگەشتە دەستم ئەوەی من لێرەمەوە بیرم هەندی وە بیر مانزیکەی 4 ساڵم بەرپرسی ئەو فەرمانگەمە بەرپرسی سەردەمی قەیرانەکانین تقریباً 3 ساڵنی و گوندی ماوەتان داواکاری نەگەشتیدە دەستەوە ئەوەی لەسەر مەیە چی ئەمە دێن کەش دەرخستەکەی ئامادە دەکەین دەنێرین بوو سەروی خۆمان بەڵام متابعەکە ئەکەویتە سەر ئێوە و جەنابی قایمەقام چونکە وەکو فەرمانگەی سۆران باوەڕ بفەرمون ئێمە هیچ پارەیەک هیچ بودجەیەکمان لە بەردەست نییە ئەو بودجەیەکە هەیە بوو بەڕێوەبەرەتی هەولێر دێت بۆ هەموو پایتەخت بۆ هەموو پارێزگای هەولێر مەبلغێکی محددە مەبلغێکی خوار 8 میلیونە دەبی ئەو ڕێوانەی دابەش بکرێت بوو سەر هەموو ئەو ڕێگاوبانانەی پارێزگای هەولێر هەر هەمووی ئەوە یەک دوام ئەم برادرە پرسیاری کرد گوتی چی کراوە بۆ مەسەن ئەمڕەیە من نمونەی ئەمن لە ساڵی 2007 و 2008 مشرف یەکێک لە مهندسی مشرفەکانی ئێرە بووم لە ساڵی 2007 و 2008 سەروی 4 میلیارد دینار بەس ڕێی چومان حاجیمەران چاکرایتەوە ئەنگۆ ئەگەر شاهدن پێوە دیارە ئەو چاکردنەوەی پێوە دیارە آخر من هۆکاری تێکچوونەکەم باس کرد پێشی ئێستا کاکە هەکای مەسۆدۆتی قەرەباڵغێکی زۆری لەسەر پێویستە بەردەوام چاودێری پێویستە ساڵانە کەشفێک ئەو دەرخستانەیە کە بوو ئەکرێن بێنەوە چەند ساڵێک ئێهمال کرا ئەمە دەرخستەمان تەقدیم کرد نەگەڕانەوە کاکە خۆسرەت خەتای وەزارەتی ئاوادانکردنەوە خەتای هەولێرە خەتای دەتوانین بڵێن هوکارێک لەوانەیە شتێکی کەشە هەکارەگەر مەجالم بدەیت ئەمە دەرخستە ئەنێرین مەسان ساڵانە لەوانەیە چەند دەرخستەی بای 100 میلیۆن 200 میلیۆن وەکو کاک مەسعودیش باسی کرد دەنێرین لەوانە لە وزارەتی مالیە برین ئەو پرۆژەی دووسایدی بای 10 میلیارد دینار لەوێەوە پارە تەرخانەکەین ڕازی نەبن ڕازی نەبووی نەش کەواتە ببرە کای خەسەر ئێمە سەرنجی وەزارەتی ئابووری ڕاکێشین کەم ناوچەیە پێویستی بە خزمەت هەیە بەڕاستی پێویستی بەوە هەیە ڕێگابانەکانی باش بکرێت هەم بۆ هەرێمی کوردستان بەگشتی باشە بۆ سومای هەرێمی کوردستان دەواازێکی نێودەوڵەتی هەم بۆ ناوچەکەش تۆبارانی ناوچەکە دەکرێت نازام چێ فەرموو ئەکە باسی تۆبارانەکە بکەیت کە بەردەوامە باڵێ فەرموو بەهرام محەممەد ڕۆژنامە نووس بەهرام محەممەد ڕۆژنامە نووس بە خێراتنیەکی گەرمتان دەکەم لە کەشوی هەوایەکی 24 دەرەجەی دیارە کاکە کار دەستگاکان ڕاگەیاندن هۆکارن بوو بەرەو پێشتون هێر شوێنێک حاجی ئۆمەران و باڵەکەیەتی بەگشتی بە هەر چوار نەحیە و تەواوی گوندەکانیەوە
لە 1960ەوە هەتا ئەمڕۆ هەر لانکەی شۆڕشە هەر بە لانکەدارەکەشە لە ڕووی خزمەت گوزاریەوە هیوادارین هەر نەبێ بێتە ئەلمنیۆمیان شتێ معلومات لەسەر تۆپبارانەکە معلومات تاکو ئێستاش تۆپباران هەیە دیارە لە چەند ڕۆژی نەتیجەکەی بووە دیارە لە چەند ڕۆژی ڕابردوودا کۆماری ئیسلامی ئێران جارێکی تر دەستی بە تۆپباران کردوتەوە بەڵام ئەم دەمەوێت ئەو دەرفەتە زێڕینە بقۆزمەوە بۆ چەند بابەتێکی گرنگ دیارە حاجیۆمەران بە تایبەتی و هەر چوار ناحیەکە و سنتەری قەزای چۆمانیش هیچ بە بڕوای من و بە وەک ڕۆژنامە نووسێک کە چەندین راپۆرت و ڕێپۆرتاژ و هەواڵم کردووە هیچ پەیوەندیەکی نە بە پارێزگارەوە هەیە نە بە قایمقام و مدیر ناحیەکانەوە هەیە بەڵکو خاڵی یەکەم کەمتر خەمترین کەس گومرج ئاجۆمەرانە هەر لە لەو کاتەوەی کە گومرج ئاجۆمەران لە گوندی ئاشی وەزارەتی داراییە هەنیۆی سەر بە وەزارەتی دارایی یەکێکە بەڵام لێرە قایمقام هەیە ئیدارەی مەحەلیە دەمەوێت قسەکەم پژڕاستکەمەوە کاکەکاری دیارە جەنابی کاک مەسعود ئێستا ماوەی 6 ساڵە پێم وایە کە سەرپەرشتیاری یەکەمە ڕۆژێکیش ڕووبەڕوو پێم گوت جەنابی کاک مەسعود ئەگەر جەنابەت خزمەت گوزاری بکەی پێم وایە دەستت لە زیاتر لە کاک نەوزات هادیش دەڕواکەم عافیزە سەبەبی قسەکەم چییە؟ ئەو شوێنێکی کاک مەسعود خەڵکێتی دەڤەری بادینان دیارە شوێنێکی استراتیژیە و بازرگانیشە ئێمە هیچمان لەوە کەمتر نییە گومرج ئاجۆمەران بە پێی زانیاریە سەرەتاییەکانی من کەم ڕۆژ هەیە داهاتەکەی لە 800 ملیۆن دینار کەمتر بێ بۆ خاڵەکەم دەمێ باز بکەم زۆر بە کورتی لە حاجی ئۆمەران هەتاکو ئێستا کاکەکاری بۆ معلوماتی جەنابێت 1 کیلۆ تەماتەی ئێرانی یەک کێچی ئێرانی یەک بیپسی ئێرانی دەبێت خەڵکەکەی لە دیانە و هەولێرەوە ڕابیێنیتەوە ئێرە هۆکارەکەی چییە؟ ئەو گومرگە هیچ هاوکارێک نەبووە بەڵێ ئەو پکەرەکەین سوپاس بۆ تۆ کاتمە زۆر پێدا سوپاس بۆ چووکە ئەگەر هاتپا و کاک مەسعود کە کاک مەسعود ئێستا بەرپرسیارەکەی دەکەویتە سەر ئەوانی دیکەش هەینی شتا تکایە زۆر قسەت کە سەرنجی تۆ گەشت سوپاس ئەو بارزەی لە لای تۆ تکایە بە کاتی خەڵکیش نەخۆی ڕابەر بەشدار بەڵێ بۆ بەڕێزەی بەرپرسی سیانەی کاک خەسرەت کا خەسرەوە ئێستا کە باسی سیانەی دەکات دوایەوەی هەر پرۆژێک تەوا دەبێت سیانەکەی لە هەموو شیان گرنگترە بۆی دامەدان بەمانەوەی ئەو جادەیە جادەی ئاجۆمەران چۆمان تقریبان 3 ساڵ زیاترە هیچ چاکردنەوەیکی بۆ نەکراوە ئێستاشکە باسی ئەو 800 ملیۆنەی کرد 878 ملیۆنە کە بۆی دەرچووە ئەویش لە وەزارەتی دارایی و لە بەڕێوەبەرایەتی ئاوادانکردنەوە ئەوە هێشتان لە بینی وەزارەتی دارایی و وەزارەتی ئاوادانکردنەوە یەکلای نەبووتەوە کە بە تەندەرات بکرێن وەزارەتی ئاوادانکردنەوە بکرێت ئەگەر بێتە تەندەرات ئەو ساڵ تەواو نابێ بۆ ساڵی داهاتوو کە تەواویش بێت لە وەرزی زستان تەوا دەبێت جادەکە هیچ ئیسیفادەیەکی نابێ بۆ مەسلەی دووسای دەکەش مەسلەی دووسای چواری 2011 دەست بە ئیشەکەی کرا دەبوو 3 2013 جادەکە تەواو بێ کە ماوەی پرۆژەکە 130 ڕۆژ بوو مادە لەو سەردەمش قەیران نەبوو کە تقریبا 51 میلیارد دیناری بۆ تەرخان کرابوو ئەو ئێستاش کە کۆمپانیای جێبەجێکار دەستی لە کارەکە هەڵگرتەوە کۆمپانیای مارکۆلێکسی ڕۆمانی دەکرێت دیسان بە تەندەر بدرێتەوە ئەو پارە سەرف نەکراوە پێویست سەرف کراوە تقریبا 140 پرۆژەکەی تەوا بوو بەس لەکوێتەوە بۆ لەو شوێنانەی کە خۆڵی نەرمە بۆ هەڵقەناندن شوێنە ئاساسەکانیان جێشتووە یەک دەقەش بۆ کاگەحمەد دەڵێ بە پێی ڕێژەی دانیشتوان زیاتر خزمەتی ئاجۆمەران کراوە چی خزمەتی ئاجۆمەران کراوە نە باغێکی گشتی هەیە نە سەنتەرێکی گەنجان هەیە نە شوێنەکەیە کە خەڵک تێدا بەسێتەوە وەک بنکەی تەندروستی باسییان کرد لە یادش بۆ کاک مەسعودش کاک مەسعود دەتوانانی هەماهەنگ بێ لەگەڵ بەڕێوبەری نایە قایمقام وەک چۆن کە 16 ملیۆن دۆلاریان بۆ کۆمەلگای گومرجی بۆ دفنی کارەبا و کڕینی مۆلیدە و ئاویلە سەرف کرد کە ئەوە هیچ پێویستی بۆ زۆر سپاسکە یارمەتیم بە کورتی خەڵکی ئەو گوندەی تووباران کراوە کێ فەرماوە قسە ناو ئەگەر بدەی بەوە تکایە بەڵێ پێشەکی بە خێراتتان دەکەم ئەگەر هەڵسی جوانتر دەرەکەوێ بزانم خێراتنی میوانە بەڕێزەکان دەکەم بەنسبەت تۆبارانەکەی منتیقەی 3 مانگی ڕابردوو لە گوندیەوە بوانی ڕوزیانەکان چی بوون؟ ڕوزیانەکان زۆر بوون لەو ئەوانەی کە شاوەرزی دەکەن بە تایبەت ئەوانەی مەردارن قوربانی هەبوون بەڵێ نابریندار هەبوو بەس قوربانی نەبوو ئایا لە حکومت قەرەبووی ئەو کە شاوەرجیانەوان هاتیە شینایان لە شارەکان ڕاهاتون لەوێ شینایی کردووە وانەکە بەڵام مەردارەکان بەرحاڵ ئەتوان لە وەرگایەک بخڕن بۆ خۆیان علاجی خۆیان بکەن بەڵام ئەوانەی دیکە بەروبووی ئەو ساڵە بە فیڕۆ چوو
هیچ ئیجراتێکە هیچ بە داداچوونێکە هێشتا هیچ نەکراوە هیچ دیار نییە بەڵام ئایا دەوڵەتی ئێرە قەرەبوو دەکات و یان حکوومەتی کوردی زۆر سپاس زۆر سپاس کاک ئەحمەد لە تۆ دەست پێگەین پرسیار هەبوون پرسیارەکان بەنسبەت ڕێگاوبان ئەمە باسم کرد یعنی ئەگەر بین ئەو داتانەی کە لەکنە من وەرگین ئەمن لە سنووری قەزای چۆمان و باڵەکایەتی باسی تەنها ئاجۆمەران ناکەین هەموو ناحیەکان دەکەین ئەگە تەماشە بکەین ڕێگاوبان نەبووە سفر بووە ئەو ڕێگایانە هەبوونە ڕێگای سەربازی بووینە بەڵام حکوومەتی هەرێم ئێستا ئەو ڕێگایانە بە زۆری گوژمەکان دیارن ئێستا هەمووی لێرە لەکنە منن پارەیەکی یەکجار زۆر وەک باسم کرد کۆی گشتی هەموو پرۆژەکان 116 میلیارد دینارە یعنی ئەو ڕێگایانە زۆری ئەو ڕێگا حسکەریەکان و ڕێگای دیکەی زۆر باسی ڕێگامان کرد توانێت تۆباران کراوە ناو ناوچانێکی هەموو کاتێک لە کاتی هاوینە تۆبارانە کرێ بۆی زۆرترین زەرار بەخەڵک بکەوێت ئێوە چی باو خەڵکە دەکەن بەڵێ دیارە ساڵانە ئەو جۆرە تۆبارانە بەردومان دووبارە دەبیتەوە و حکوومەتی هەرێمیش لە ڕاگەیەنراوێکدا داوای لە کۆماری ئیسلامی ئێران کرد داوای لەسەر کۆنسۆلی ئێران کرد کە بانجی بکات و ئەو پەیامی ناڕەزایی حکوومەتی پێڕابگەین بەو گوندەکان ئێمە داتاکان وەردەکرین زەرەرزیانەکان ئەوە دەکەین بە پێی توانای حکوومەت ئێمە هەوڵ دەدەین ئەگەر ئەوەکان داتاکان زۆر نەبی هەوڵ دەدەین یعنی بە پێی توانای حکوومەتی ئێستا حکوومەت لە قەیراندایە بەڵام دەکرێت بە پێی توانای حکوومەتی بزانین داتاکان وەرگین ناحی حاجۆمەران سەرقاڵی وەرگرتنی داتا و لە ڕێی لێژنە و زەرەرزیانەکان دەستنیشان بکات لەوەی بتوانین ئەگەر بەڵێ زۆر سپاس کاک مەسۆ سەرنجە ببووتە بەڵێ من دووسێ خاڵ دەمەویست باس بکەم سەبارەت بە ڕێز مختاری ڕێگای گوندی ماوەتان هەر بۆ ئاگاداری جەنابتەن و ئەم بەڕێزانە لە پلانەکانی ئێمەی دەواازەی نێودەوڵەتی حاجۆمەران یەکێک لەو پلانەی کە من بەگەڕم خستووە کتابم کردووە بۆ وەزارەتی دارایی ئابووری چاکردنی ئەو ڕێگای ماوەتانە هەم چاڵاکی بازرگانیش تێدا ئەنجام دەدرێتن ئەو بەڕێزانە کە لەم خەتە ئیش دەکاتن ئێمە وەکو مهندسەکانی خۆمان پێم وتوە دەرخستێکم بۆ ئامادە بکەن ڕەنگەی و ئاگاشتان لێ نەبێتن دەرخستێکی نزیکە 250 میلیۆن دیناریمان پێشکەش کردووە بە وەزارەتی دارایی ئابووری خەریکیم بتوان لەگەڵ وەزارەتی دارایی ئابووری ڕاوێژ بکەن بۆ ئەوەی بتوانین موافقەی ئەم دەرخستەی وەربگرین بۆ ئەوەی ئەو ڕێگای گوندی بەڕێستان و کە زۆر خەڵکیش لەوەیە کاری کشت و کاڵی دەکاتن من تێبینیەکی تر هەر لەسەر ڕێگایەکە بەڕاستی باز بکەم وەزارەتی دارایی ئابووری تەخسیری نەکردووە لەسەر چاکردنی کەمند و کوورەکان هەموو ساڵێک باسی کێشەکانی تریش کرا بازوو لەسەر ڕێگانەکەین بەرپرسی من بە ئەو تێبینیە بدەم هەموو ساڵێک وەزارەتی دارایی ئابووری ئێمە دەرخستە دەکەین بۆ وەزارەتی دارایی ئابووری بە گوژمەی 6 میلیۆن 90 میلیۆن 100 میلیۆن ساڵانە ئەو کەند و کوورانە لەلایەن وەزارەتی دارایی ئابووریوە لەسەر بودجێ دەواازەی نێودەوڵەتی حاجۆمەران چاک دەکرێتن بەنسبەت ئەو بەڕێزەی کە باسی کرد من وتم ینی هەر یەکێک لە ئاستی دەسەڵاتی خۆیدا بەرپرسیارە بەقەدەر پارێزگاری هەولێر دەسەڵات لێرە هەیەوایە وەکو ڕەنگە ئەو بەڕێزە وا بڵێتن بەڵام دەسەڵاتی من سنووردارە دەسەڵاتی قایمقام سنووردارە دەسەڵاتی بەڵام تکایە دەنگێوە ناڕۆ بە ئەو ڕوونکردنەوەی بدەم من هەماهەنگیم هەیە لەگەڵ بەڕێز مدیر ناحیە حاجۆمران لەگەڵ بەڕێز قایمقامی چۆمان هەموو کاتێک پێیان دەڵێم هەر دەرخستەیەکیان هەر پێویستێکیان نووسراویان کە بشتە وەزارەتی دارایی ئابووری ئێمە خۆمان ڕاستە و خۆ گرفتی تانکەرەکان هەیە لێرە ناتوانن بچنە ئێران لەوێ دێنە ناوەوە بەڵێ گرفتی تانکەرەکان هەیە لە عێراقەوە ناتوانن بچنە ئەودی و لەودی وەتوانە بێنە ناو هەرێمی کوردستانەوە چیمەنتۆی فەل ناتوانێت ئەودی ئێرە بکرێ بۆ چیمەنتۆی فەل ئەوە بە بڕیارێکی حکوومەتی هەرێمی کوردستان چیمەنتۆی فەل لە هەموو سنوورەکانی هەرێمی کوردستان ڕاگیراوە داخلی هەرێمی کوردستان نەبێت بۆ پشتیوانی بەرهەمی ناوخۆیی ئەوە بەنسبەت چیمەنتۆی فەل بەنسبەت تانکەرەکان باست کرد ئێمە بە بەردەوام لەگەڵ جەنابی پارێزگار لەگەڵ پەیوەندی گشتیەکانی ئێران لە خەتداین بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە لەگەڵ بەرپرسانی ئێرانیش باسمان کردووە ئەمانە زۆرتر دەڵێن لەبەرباری ئەمنی ڕەنگە ناتوان ڕێگان پێ بدەن هۆکاری سەرەکیەکەش دادەنێن بۆ نەبوونی جیهازی ئەکسڕێی لە مەرزی حاجۆمران یان لە مەرزی نێودەوڵەتی تەمەرچین بۆ ئەمە بەسەر بۆ ئاگاداری بەڕێستان ئێمە لەگەڵ وەزارەتی دارایی و لەگەڵ کۆمپانیەک ڕێککەوتوین بۆ ئەوەی بێنە جیهازێکی ئەکسڕێ لە دەواازەی نێودەوڵەتی حاجۆمران دابنرێتن هەم لە ڕووی گومرگیەوە هەم لە ڕووی ئەمنیەوە کەشف بکرێتن ئەو مشکل زۆر سپاس بەڕێوەبەری تەندروستی لێرەیە
ئەگەر بە کورتی کێشەی تەندروستی هەیە حتا معلوماتەمەیە لە ناو قەزای چومان دکتۆرێکی مختص نییە کە بتوانێت ئەمەلیاتێکی بەسیتیش بکە ئەم ناوچە سنووریە گرنگە فراوانە بوو ئەگە بە کورتی بڵێ سەرەتا بەناوی خی گەورە بەخراتنی جەنابتانەکەین خۆشحاڵین کە لەگەڵ هاوڵاتیانی خۆمان دانیشتین و گلەیمان لێکەن و داواکاریشان هەیە سەبارەت بە پرسیارەکەی جەنابێت ئێمە بە تەنها لە ئاماری کە 6 مانجی ڕابردوو کە لە نەخۆشخانەی چۆمان کرایە زیاتر لە 90 نەشتەرگەری کراوە نەشتەرگەری زۆرە و زۆر بە گوێرەی ئەو لیستەی کە دکتۆرەکان هەفتانە دایانێ بەساڵێن لێرە کێشەی تەندروستی بنو منە نەحی حاجیمەران ئێستا دەینە سەر ئەوەی حاجیمەرانیش ئەمە کە لە ساڵی 2011 تاوەکو 2014 بەڕێوەبەری تەندروستی چۆمان بووین لەو سەردەمەدا ئێمە بنکەی تەندروستی حاجیمەران کە ئێستا لە ناو حاجیمەرانە پەرەیەکی زۆرمان پێدا هەر لە دابینکردنی پزیشک و دەرمان و زۆر شتی دیکە پێداویستی پزیشکی وامان لێ کرد هەرچەندە لە چاو لە ئاست ئەو داواکاری هاوڵاتیان نەبوو بەڵام بە گوێرەی ئیمکانیەتی خۆمان ئەوەندا لێمان کرد کە ئێستا بەرەو بڕێک ئاستەنی شتێکەوتووە لە پیلانماندایە مەسەلەن هەوڵ دەین جێبەجێ بکەین بەرەو پێشتری ببین ئێمە هەر لەو سەردەمەدا عفوکە هەکار لەو سەردەمەدا لە ناو حاجیمەران دوو بنکەی تەندروستیمان هەبوو کە ئێستا بوویەوە یەک بنکەی تەندروستی هیوادارین ئەوەش بمێنێتەوە تو گەشەی پێ بدرێت سپاس کاتمان هەر زۆر کەماوە ئەو بەڕێزە کردەوە بەڵێ سپاس ئەو بەڕێزە دەمێکە فەرموو ئەکە بە کورتی کاتمان چەند دقەیەکی کەماوە ئەمە ئێوە قسەی خۆتان بکەم بە کورتی بەڵێ سەرەتا بە خیراتن و دەکەم بەڵێ زۆر سپاسی کەناڵی 24 دەکەم کوردستان 24 کوردستان 24 کە لە دەڤەری باڵەکایەتی ناحیە حاجومەرانی هەڵبژار بۆ ڕۆماڵکردنی ئەم بەرنامەیە زۆر سپاس و دەکەم من باسی دەڤەری باڵەکایەتی بەگشتی دەکەم دەڤەری باڵەکایەتی بەگشتی شوێنێکی زۆر شیاوە بۆ گەشتیاری لە هەموو کوردستان کە زۆریش وێران بووە لە زۆریش وەکو تازە باسدراوە گەرینگاز توزێکی شێتیمان پێدراوە لە ڕووی گەشت و گوزاریەوە بەو شێوەیە نییە کەتی تایبەت زیاترەوەی کردوە وەکو گرنگی تایبەتیش بکە بەس گرنگە بکرێ بەڵام بکرێ ئێستا ئەمە چەند شوێنێکمان هەیە بۆ نمونە لێرانە ڕێگای ئێنێ ببەسترێتەوە بە حاجومەران لەو لای قڕ بکرێت بدەتوانی زۆرترین گەشتیاری کوردستان کە کەلکی لێەوە بگری بەڵێ سپاس سەرنجی تۆ باسی شتێکی دیکەشم دەکرد کە هاکارەگە بە یارمەتین باسی کوشتتوکاڵ دەمێ باسی کوشتتوکاڵ بکەم حاجومەران وەکو باسی ناحیە حاجومەران دەکەم کە شیاوترین شوێنە بۆ گەشتیاری زۆرترین جوتیاریشی لێیە بەڵام بەرەوبەری کەشتتوکاڵ لێرە نییە ئەو بەرەبەری کەشتتوکاڵە ئەوزانم بەڵێ بنکێک بەڵێ گلەی هەیە کشتتوکال شوێنێکی هەڵکەوتە بەڵام احتیمان پێ نادرێت کە بە کورتی تەوان بەڵێ بەخێر بن ڕاستەکە ئەو برا جوتیارانە لەبەر ئەوەی حاجیۆمەران خاکەشی زۆر بەپیتی هەیە و ئاوەشی باشی هەیە و کەش و هەوای کەشمان گونجاوە و ئەیدی عامیلەمان هەیە واتە دەستی کارمان هەیە کە برا جوتیارە کارمانن ئاویش هەیە هەموو شتێک پێ نادرێت بەڵێ هەموو شتێکە احتیمامیشی پێ بەڵام بنکەی کشتتوکاڵی لەیەکەی برا جوتیارەکان لەوەیدا کە بنکەی کشتتوکاڵی لێرە نیە کە لە ناحیە قەسرشمانە لە گەڵاڵشمانە تەنها ئەمە لە سنتەری قەزا هەیل هەوڵتان داوە گەشتە بەو بارە بدرێ بەڵێ زۆر هەوڵمان زۆر هەڵکردەوە بنکەیەکی کشتتوکاڵی زۆر داوامان کردوەوە برات جوتیارەکان ئاگادارن و نووسراویشمان ئێستا لە بەردەستە کە بەرزمان کردوێتەوە بۆ پارێزگاش نردراوە بەڵام کێشەکە ئەوەی کادری کشتتوکاڵیمان نییە کە بنکەیەک دەورات بکەنەوە هەوڵ بدەن پێ بگەێنرێ لە وەزارات ئیتر بەڵێ دەبێتە خەروج خەریجی کولێزرعی هەبێ یان شەردیە خەڵکەخواوان تەجروبەیە لەوە باشترە ئەوە لە سەلاحیەتی ئێمەدانە لە سەلاحیەتی وەزارەتی من ئەمەوێ بە چەند دقەیەکەوە قسەی خۆتان بکەن تکایە بەو گەنجەی دەدوبا و گەنجە قسە بکە پێشی بەخێراتنی میوانەکان دەکەم سپاس بۆ کەناڵی 24 کوردستان 24 تر بارحام پێشنیارەکەم بۆ کاگێ بەڕێز کاگ ئەحمەدا ئەو پرۆژەی بڵێ مەسەلەن مەجاری حاجۆمەران بەڵێ ینی بڵێ مەسەر بەڵێندەرەکە ئامادە بوو سەتاچلی پرۆژەکەی بدەنەیە مەزرایەکەی جێبەجێکە سەبەبەکەی چ بوو کە پێیان نەدا مەسەلەکە چ بوو زۆر سپاس ئەو بەڕێزە دەمێکە دەستی درێژکەوتە تکایە ئەو بەڕێزە پێی بدەن ئەو دواتر بەو بەڕێزە بدە بەڵێ قسەی خۆ بکە هاتسە پێششی ئەسا با دەرکەویمە بەستم بۆی دەرکەواتنان دەکەینەوەشی گەنجی حاجومەران هەر لا سنتەری ئاشی بڕژ گوندی شێوەڕش کە دوایمی خاڵە
گوندی شیوەڕژێکە کە لەو گوندانی کە چەند ساڵە لە بێ ئاوی دەناڵی کەەوەمان کردووە ئەمە دارەکان بێ ئاوکەینەوی مرۆڤەکانمان نەخنچێن دارەکان مەبیاو کردەوەی مرۆڤەکان نەخنچێن لە ڕووی کەم و کورتی کە زۆربەی برادەکانیان باسییان کرد لێرە کاک مەسعود وەکو سەرپەرشتیاری کۆمەلگای دەواازە لەگە بەڕێز قایم قام دەتوانن لەو ڕێژەی داهاتی گومرجی وەکو پێشنیارەکە پێشکەشی بە حکوومەت هەرێمی کوردستان بکەن کە لە ڕێژەیەکی کەم سەتا یەک ئەخیر داخوانی بەو بەڕێزە بدە دەمێکە ئەو بەڕێزە و بەڕێزە تکالەیەکەن ئەو بەڕێزە فەرمووی تر قسەی خۆ بکە دەمێکە هەوڵەدەی دیارە سوپاسی میوانە بەڕێزەکان دەکەم دیارە هەرسێ بەڕێزیان کە مایکێکە نزیکی دەم بەڵێ وعدە ئیدارەی منتیقینە دیارەوانە زۆر باسی قەیرانیان کرد قەیران 1 ساڵە 2 ساڵە داهاتووە لە 27 ساڵی ڕابردوو ئایا قەیران هەرە بووە نەیانتوانێت هیچ خزمەت گوزارێشی بکەن کاک مەسعود باسی چیمەنتۆی فەل دەکا حکوومەتی هەرێمی کوردستان قەرارەشیدا لەبەرەوەی ئەوەی قەرەچووغی کردبووە معمەلی قەرەچووغی کردبووە باڵێ بۆی بەرهەمی ناوخۆی زیاد بکرێ بەرهەمی ناوخۆ بڵێ کە من سیارم بە 7 دەفتەر بە 8 دەفتەر کردووە سیارەمەوە تا لێرەکان ڕاگرتووە 2 دەفتەر ناکات لە بازاڕی ئایا نەدەبیا کە هەر بڕیارێک دەدا وەکو قومبەلە بتەقیتەوە بە گیانی هاوڵاتی من بەڵام لە ڕووی حاجومەرانەوە حاجومەران بەڕاستی کە ئەوانە لێرە دانیشتونەوە کاکە ئەحمەدیش کە لێرە دانیشتووە چەندین 2 ساڵ 3 ساڵ لێرەکانە خزمەت گوزارەکانی کاکە ئەحمەدی کوان یەک پرسیار دیکەمە کاتمان 2 دقەمەوە بە میوانەکان یەک پرسیار دیکە ناچارین ڕازی بین بەس تەوا دەست خۆش سپاسێکم بە یارمەتیت بەڵێ کاکی خسەرت بە داوی سەرنجام بۆ تۆ بێ هەکەر بە کورتی چیت هەیە چ ئومێدێک هەیە کە ئەمریکانە چاک بکرێ پرسیاری پرۆژەکەی کرد گوتی ئەم پرۆژەیە جارێ لە حاڵەتی نێوان وزارەتی ئاودانکردنەوە هەر بخوەیە ئەمە وزارەتی معنینە وزارەتی ئاودانکردنەوەیە دووەم وزارەت کە ئێمە پەیوەندی پێوەکەین هەر وزارەتی ئومێدێکی ئەمریکانە چاک بکرێت لێرەوە ئومێدێ بە خەڵکە دەی چێ بەرپرسە بۆ نمونە داوالی بکەین وارن یارمەتیان خەڵکە بدەن شوێنێکی گرنگە ئەم جادەنا چاک بکەن چرکێک کاتمان تەواو زۆر باش لەو ماوەیەدا کە من بەرپرسی فەرمانگەی سووران بوو من نزیکەی 4 ساڵە گەورەترین پرۆژە کە لەو سنوورە دەرخستە بۆ کرابیت و خەریکە کەویتە بواری تەندەرین پرۆژەی ئەو ڕێگای چومان حاجوبەرانە ئومێدخەیە جێبەجێ بکرێت فعلەن لەو تەندەرە بکرێتە پراکتیزە بکرێت و پارە بۆ تەرخان بکرێت ئومێدێکی زۆر هەیە تا ئەو لەحزەیان لەگەر سەر خۆم قسەم کردی و ئەمە دوا سەرنجی تۆ لەسەر ئەو سەرنجە زۆر باسی مەشارح ئەوە کرا ئەمن باسی داتاکانم کرد یعنی پارەیەکی زۆر دوای ئەو کاولکارباسم کرد ینی ئێستاش قەیرانی بەسەرداهاتیە ینی ئێستا حکوومەت ئەو بودجەی نییە لە بۆ مەشارعدا ئەوە بکات تەنها مەشارعی گچکە و مەشارعی پێویست وەک ڕێگای سەرەکی کە ئێستا ڕەزامەندی دەربدراوە ڕێگاکە نۆژەم بکرێتەوە مەشارعەکانی تر جێبەجێ دەکرێت مەشارعی استراتیژی ئێستا لەبەر نەبوونی بودجە دوای چاکبوونی بارودۆخی حکوومەت هەوڵادان لە داهاتی ئەم ناوچەیە گومرگەکە ئیسیفادە لەکەن بەشێکەوە بۆ ئەوە دەسەڵاتی من نییە ئەوە دەسەڵاتی ئەوە بە یاسا و لە ڕێی پەرلەمان و بە یاسا ئەوە ڕێک بخرێت هات لە بۆ ناوچەکان دابین بکرێت و کێشەی سەرەکیمە نەبوونی بودجێدارایی ئێستا بەپێی ئەو دەسەڵاتی هەیە بەپێی ئەو پارەی دەبی هەر کاتمان تەواوە بە کاتێکاکی مەسۆدیش نەگرین کاک مەسۆد دوا سەرنجی من بەس تێبینی لەسەر ئەو بەڕێزەی باسی چیمەنتۆی فەلی کرد من دەمەوێت ڕوونکردنەوەک لەسەر ئەو بابەتە بدەم ئێمە لە دەواازەی نێودەوڵەتی حاجومەران بڕیار دەرناکەین ئێمە جێبەجێکرد بڕیارەکانی دامودەزەکانی حکوومەتی هەرێم هەر بڕیارێک لە وەزارەتەکان دەردەچێتن دێتە بە حدود ئێمە جێبەجێ دەکەین یعنی کەواتە ینی ئێمە بڕیارمان نەداوە چیمەنتۆی فەل داخل نەبێتن وەزارەتی پەیوەندیدار بڕیاری تر هەیە هاوردەی کەلوپەلی دەرەوە نەکرێت بۆیە لە ناوخۆ بەرهەمێکی من بەس یەک تەبینێ لەسەر ئەو بابەتە بنێن بۆ ئەوەی ئێمە بۆ ئەوەی هەماهەنگی بکەن ئێمە وەکو دەواازەی نێودەوڵەتی حاجومەران پێشنیارمان کردووە بۆ وەزارەتی دارایی و حکوومەتی هەرێمی کوردستان ئەنجومەنی وەزیران هەیئەت المەنافذ الحدودیە دروست بکرێت هەیئەت المەنافذ الحدودیە دروست خۆشبەختانە بەڕێزان کەواتە خۆشحالم ئەمڕۆ لە خزمەتی حاجومەران و ناوچەی باڵەکاتی و قەزای چومان و ناحیەکان و خەلکەکەیدا بووین ئێمە هیوادارین سەرنجیان خەڵکە بگابێگومان بەرپرسەکانی سەرنجیان هەبوو بۆ سەروی خۆیان ئەم منطقە مستحقی ئەوەیە زیاتر خزمەتی بکرێت زیاتر بۆ جەبوو تەرخان بکرێت پرۆژێ زۆر ستراتیژی هەیە لە منطقەیە ئەنجام بدرێت هەم بۆ هەرێم زۆر گرنگە هەم بۆ خەلکێکەشی زۆر گرنگە خەلکێکی مستحقی بێگومان ئەو یارمەتی و ئەو هەوڵانی حکوومەتی هەرێمی کوردستان کە بجددی بدرێت تا جارێکی دیکە دابێشکردنی پرسێکی تری تایبەت بە خەلکی کوردستان خواتانە